یارە ئەوڕۆ بەشداریمان کرد لە فیستیڤاڵی ساڵانەی بەربوومە خۆماڵیەکان. ئێمەش وەکو جووتارێکی چۆلیاوا بەشداریمان کردووە لە ئەو فیستیڤاڵە بەو بەرهەمە خۆماڵیانە کە یەکەیمان ئەوە هەنارە و مێوژە و برینجە و سرکەیە و هەموو بەرهەمە خۆماڵیەکانمان هەنا. زۆر گرنگە ئەو بەرهەمە ئەو فیستیڤاڵانە ساڵانە بکرێت بۆی جووتاران ئێهان بدرێت بۆەوەی زیاتر پەرە بە بەربوومەکانی خۆیان بدەن و ساڵانە ئیشی جوانتر بکەن. بەڵام داوامان لە حکوومەتی هەرێمەوەیە کە ساڵانە بازارمان بۆ بڕخسێنێت بۆ ئەوەی بەربوومەکانمان ساغ بێتەوە. ئێمە کێشەی ئەومان هەیە ساڵانە بەربوومەی جوانمان هەیە، بەڵام لە هیچ شوێنێکی بەربوومەکەمان بۆ ساغ نابێتەوە. مەجبورین لە کۆڵانان و لە شوێنان و لە شارەکان بەدەست بیگێڕین بەس بۆی بەربوومەکەمان ساغ بێتەوە. ئێمە بە بەشی گەنم جۆرەکانی وڵا ئەو جۆرمان هەیە: سلەیمانی دوو، تریزوو، جیهان، گەنمی ڕەش، گەنمە گەورەی قەت جاران هەبوو، بەس فەلاح مەقدورە لە هەموو ڕۆکیەوە. لەڕووی سەمادمان نادنێ، دەرمانمان نادنێ، هەموو لێ بۆ خۆمان بکڕین بە گرانی. دوای گەنمەکەمان لێ وەردەگرن کە ئەو وەرەقەی پارەکەمان تاقی دەبێ، وەرەقەمان بایەوەی نادەنێت کە چەندی گەنم دەکەین تەسمیلیکەین. بۆ نمونە ئەتوو 100 تەنە 300-400 تەنە تێلاوانێ 100 تەنت بۆ کڕێ. ئێمە وەکو بەشداریکردنمان لەم فیستیڤاڵە زیاتر گرنگیمان داوە بۆ بەرهەمانەی گەرسوودی ئابووری بەرزیان هەیە. وە لە زۆری بەرهەمەکانمان تۆوی سۆیا، تۆوی گەنم، ئەو گەنمانەی گەر بۆ ساوەرد، بۆ ئارد، ئەنواعی گەنمەکانمان هەیە. تایبەت ئەو زۆرانەی گەرسوودی ئابووریان هەیە بۆ پیشەسازەکان بەکاردێن. وەزای دەنیش گەنمە شامی و ئەو گوڵە بە ڕۆژانەی گەر زۆری زەیتیان باشە. فیستیڤاڵی کوشکاڵی لەم بوارەدا سوودێکی زۆری هەیە بە تایبەتی بۆ ئێمە کە دەتوانین بەرهەمەکانی خۆمان کەسای دەنەوە بەرهەمانەی تازە و نوێن دەتوانین زیاتر بە جوتیارانیان ئاشناکەین لەم فیستیڤاڵانەدا کە دەنگدانەوێکی چاکتری هەبێ بۆ ئیشەکەی ئێمە. ئەوەیان یاپراغی سڵقە پاقلە و هەموو بابەتەکانی تێدا وەک تەماتە و کولەکە و بڵێن گۆشتێکی سادە و وەکو سینگ ئەوانم تێ کردووە. ئەوەشیان کوبەیە هەمان شێوە بە سینگ دروستکراوە. برینجەکەشم برینجی سیرازە. ئەوەشیان کفتەیە، کفتەکەش هەمان شێوە بە بڕوێشی سیراز بەکار هاتووە. ئەوەشیانە هەمان شێوە گەڵامێوە، بە تایبەت دۆڵمەی گەڵامێ و تەنیا بە پاقلە و گەڵامێ ئەوم کردووە. من ناخذ اگر تيجي شيء وزن ناخذ